وچمەلای تۆری دومی پرۆگرامەکەمان بۆ بنیادنانی شاری سلێمانی ڕۆژی پێنجشەممە سازەکرێت چەندین چالاکی و بە تایبەتیش دەستگای میدیای کورتسات چەندین پرۆگرامی تایبەتی ساز کردووە و لەو ڕێگەیشەوە جگەلەوەش چەندین دۆکمنتاری تایبەت بە بنیادنانی شاری سلێمانی ساز کراوە و لە ئێستادا یەکێک لە کلیپەکان یاخود بەرهەمێکی نوێ کە وێنەگرتنەکەی دەگەڕێتەوە بۆ دەستگای میدیای کورتسات لە ئێستادا لە قۆناغی بەرهەمهێناندایە و زیاتر با بڵێن وردەکاری وەرەگرین لەگەڵ زۆر بەڕێز ناسک حەسەن کا بەڕێزیان میوزیسیانن مامۆستاگیان بەخێربی چاوەکانە خۆش بێ زۆر سپاس بەشێک لە کلیپەکە لێرەوا بینین و دواتر باسی فەرموو. دەستەکانت خۆش زۆر سپاس دەکەم زۆر مەمنون لەگەڵ ئێوەش. ئەمە ئێستا لە قۆناغی جێبەجێکردنایە بەڵام کەی هەموو کارەکانی تەواوە بێ و ئەتوانین بەرهەمەکە ببینین باڵێ پەخش بکرێت. ئەم کارە باتخوا لە یادم نەچێت جارە پیرۆزبایەکی ساڵی 2024 یادی سلەیمانی بکەم پیرۆز بێت ساڵی دامەزراندنی شاری سلەیمانی شاری خۆشەویستی و ڕۆشنبیران و پڕهونەر و بەڕاستی شاری شاران پڕ لە جوانی پڕ لە هەموو شتە جوانەکانی لە هونەر و لە ڕووناک بیران. ئەم کارە من ساڵانە لە فیستیڤاڵی پەیمانگایە کارێک پێشکەشەکەم و لە یادم نەچێ هۆنراوی ئەم کارە هەمیشە کاک محەممەد پاکش گلەیم لێکاڵێت تۆ کە چاوپێکەوتنەکەیت قەت ناوی من ناهێنیت. بە خۆشحاڵیەوە زۆر 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 سپاسی یەکەم چکە کارەکانی هۆنراوەکانی مامۆستا محەممەد پاکش زۆر گونجاوە و پڕاپڕ لەگەڵ کارەکانی منا گونجێت. تر لە هۆنراوی ئەوە و لە پەیمانگای ئیتر من باسم کرد هەمیشە ساڵانە کە فیستیڤاڵی ساڵانەی پەیمانگا کرێت بە کارێک بەشدارە بم. ئەمە کاری 2022 بوو لە تەلاری هونەر پێشکەشکرا خوێندکارانی پەیمانگا موزیکەکەیان ژن و کۆرسیش بوون. بەڵام نەخێر دوایەوە خۆم تۆمارم کرد و خوێندکارەکان بەس هەر خوێندکارانی پەیمانگا بەشداریان کرد بۆ دەنگەکە و یەکێک لەو دەنگە خۆشانی کە لە دەرەوەی پەیمانگا بوو خاتوونێکە زۆر دەنگی ینی زۆر پڕهەست و خۆشە ناوی دادەهیرایە ئەویش بەشدارە بەڵام لە کلیپەکەیە بەشدار نەبوو. کەواتە هەموو ئەو دەنگانەی کە لێرە لەم بەرهەمەیە ئەیبینین هەمان ئەو دەنگانێ بەڵێ هەمان ئەو دەنگانن و خوێندکارانی پەیمانگان خوێندکارانی پەیمانگا مامۆستا هەموو ساڵێک بەرهەمی هاوشێوەتان ئەبێت بۆ نەخێر مەرج نییە. من ئەمەم کە هەڵبژارد وەک باسم کرد پەیمانگا ساڵانە فیستیڤاڵ ئەکەن یەکێک لەوانە من هەمیشە ینی کارێک پێشکەشەکەم بە پێی کارەکانمانە ینی ئایا موزیک بێ یا گۆرانی بێ یا سرود بێ مەرجنی هەر بۆ شاری سلەیمانی بێت. بەس من ئەوە زۆر ئەو هۆنراوی مامۆستا محەممەد پاکژم زۆر بەدڵ بوو کە زۆر بە جوانی بەسەر شاری سلەیمانیا بڵین باسیەکات و یعنی زۆر ئەیهێنێتە بەرچاوت ئیتر پڕاپڕی ئاوازدانان بوو ینی هەر خۆی هۆنراوەکە وەکو ئاوازێک وا بوو. ئیتر من بە شێوەیەکی جوان بۆم داڕشت و کردم بە ئاوازێک و پێشکەشمان کرد. باشە بۆ ئەم ساڵ بیرتان لەوە کردەوە ڕاست دەکەیت و پار زۆر هەوڵمە تا تۆمارم کرد بە
بڵین بە تۆمارکردن کاتی ئەوەم نەبوو دەرفەتی ئەومان نەبوو بەڕاستی تۆزێ خۆم یعنی خۆم تەماڵیم تیا کرد گینا ئەم توانی بێم بڵین تۆماری بکەم و کلیپەکەی بۆ بکرێ و سوپاسی دەستگای کورساتەکەم بەڕاستی هەر کە پێم وتن من کارێکی ئاوام هەیە و ساڵە بڵین یادی دامەزرانی شاری سلەیمانی نزیک بۆتەوە حەزەکەم بڵاو یەکسەر خۆشبەختانە بەدەنگمانەوە هاتن و هاوکاریان کردم زۆر سوپاسیانەکەم دەستەکانتان خۆش دەستی ئێوەش خۆش بێ تۆمارکردنی کارێکی واهی کە زیاتر کورسە و کارێکی با بڵین بە کۆمەڵە ئەمە هیچ جیاوازی هەیە لەگەڵ کارێکە تەنیا بێت بێگومان ئەمە لەگەڵ گروپێکی ئۆرکستراشە نەکەر بڵین داڕشتنی کاری کۆرس تۆزێک زەحمەتترە بەلایەن منەوە چکە ئۆرکستراکە و تەنسیقکردنی دەنگەکان لەگەڵ موزیکەکە کاتیەوێ و لێزانینی ئەوێت و من ناڵێم یعنی باسی خۆم ناکەم ئەبێت زۆر بە زانستیانە و ئەکادیمیانە بۆی داڕێژیت و سپاس بۆخوا من ینی ئەو کارم کردو و خوێندنی کۆمپۆزیشنم خوێنەوە بە ئەکادیمی بە زانستی و بە ئەکادیمی خوێنومە و لەم بڵین لەم بەرهەمەیە بەجێم هێناوە کەواتە با تۆزێک باس لە خوێندنەکەی تۆ کە لە بڵاری کۆمپۆزیشن چییە و جیاوازیەکەی چیە لەگەڵ ئاوازدانان ئاوازدانانیش هەروەکو بڵین بەس من جیاوازی کۆمپۆزیشن بڵین لەگەڵ بڵین موزیکدانەر و ئاوازدانان نزیکی یەک شێوەن بەڵام موزیکدانان یعنی کارێکی زانستی و ئەکادیمیە یعنی بنەمایەکی هەیە هەر بە هەڕەمەکی دانانیشی ئاوازەکە داڕێژیت و تێکەڵکێشیان کەی نۆتەکان بەڵێ نۆتەکان بە یەکەوە بنووسێنی نەخێر هەمووی بڵین تایبەتمەندی خۆی هەیە و بە پلاندا ئەنرێت یعنی هەر بە هەڕەمەکی دانانرێت کەواتە ئەگەر کارێک لەلایەن کەسێکی ئاوازدانەرەوە ئاوازێک دابنرێت کەواتە ئەو کارە کەم و کورتی هەیە یاخود مەرجنیە کەم و کورتی هەبێت مەرجنیە بەڵام جیاوازی هەیە من ئەو داڕشتانی کە ئەو کارانە ئیکەم با بڵم شێوازی ئۆرکستراییدایە ڕێژم نەک شێوازی بەبورە نەک شێوازی گروپێک موزیکی میلی بێ یا بڵین تەنسیق نەبێ لە نێوان ئامێرەکانە ئۆرکسترایی دابەشەکری بەسەر ئامێرەکانە ئەمە زیاتر وردەکاریە بە تایبەتی بۆ کاری ئۆرکسترایی زیاتر زۆر باڵێ زۆر زیاترە چ ڕوویەکەوە ئیزافا خاتە سەر کارێک بۆ نمونە ئەگەر کارێکی لەم جۆرە بەو شێوەی تۆ کاری لەسەر بکرێت جیاوازێکی چی بە پێی ئامێرەکان بڵین ئامێری ئۆرکسترایی جیاوازە ئامێری میلیەکان جیاوازە داڕشتنی وەک پێتەڵم داڕشتنی زانستیانە وردەکاری جاری ئەوەیە کە وردەکاری سکۆرەکە داڕشتنی سپاس دەکەم زۆر سپاس مەمنونتم بەڕێزیت ئەم ساڵ پلانی ئێوە لە پەیمانگەی هونەرە جوانەکان بێگومان هەموو ساڵێک چالاکی و فستیڤالتان هەیە ئەم ساڵ پلانی چیتان هەیە؟ وڵی من ناتوانم حکم بم بڵم پەیمانگا پلانەکانی چێ ناشکرینەوێ وڵاتە بێ پلانە ناتوانی پلانی هینی وەدانەی و زانیاریشم نییە چکۆ نە سەرۆک بەشی پەیمانگام بەشی موزیکم و بەس ئەوەی کە چالاکی بکرێت پێشوەختە ئاگادارەکرێنەوە کی ئاوازدانە بیانی موزیسیان بێت هین ببوورە کۆمپۆزەر بێت کاری داوای لێکرێت لە بڵینکە کار بنووسین و بە زووترین کات کارەکان بە ئەنجام گەێنرێت ئیتر ئایا بە کۆرس بێ یاخود بڵین بە کاری موزیکی بێ یا کاری تەنیایی بڵین ئامریکی تەنیایی بێت بەو شێوەیە پەخشەکە یان بڵین نمایشیەکان مامۆستا لەو پسپۆریەی تۆ لە کوردستاندا هەیە یاخود جەنابتان یەکەم کەسن داوای لێبوورنەکەم ئێستاڵێن لەوانەیە بڵێن زۆر لە خۆی بایە من ئەتوانم بڵم یەکەم کۆمپۆزەرم لە سلەیمانیش بڵم لە عێراقیش کە بەو شێوازە کارە نووسم تا ئێستا هیچ خوێندکارێکی هەوڵی یاوە کە خوێندکار زۆرانامە یاخود باڵەکانی بۆ ئەوەی کە زیاتر ئەزمموی هەبێ لەو بووە وەکو تۆوەکو هەموو ینی بڵین لایانی ئافرەتیا هەر تەنیا مەبەست ژنەیە مەبەست هەموو کۆمپۆزەر بەڵێ خۆن لە خۆشبەختانە زانکۆی سلەیمانی بەشی کۆمپۆزیشنیان هەیە یعنی موزیکدانە نەخێر دەمێکە دانراوە بەڵێ ئەو بەشیان هەیە و ئیترەکەوێتە سەر ئەو کەسە حەز و خۆشەویستی کارەکەی چەند هەوڵەیە چەند جێبەجێیەکات بەو پێ یعنی تر تۆ کارەکە دەرەکەوێت من یعنی زۆر کەم هەیە کار نەنووسم هەمیشە خەریکم چکە حەزم لێە
یعنی یەکێکە لەوانەیە کە دڵخۆشە بم پێی بڵین موزیسیانان یاخود ئاوازدانەران کە کارێک ئەنووسن ئەگەڕێنەوە بۆ تۆ بۆ ئەوی کە ببێتە قۆناغی دواتر لە ناو کارەکەدا بۆی کە تۆ با بڵێن وەکو سەرپەرشتیارێک یاخود بە کارەکەیە بچیتەوە بەبوورە من کە مامۆستام لە پەیمانگا بەشی موزیکدانانمان نییە یعنی کۆمپۆزیشنمان نییە نەخێر هەنێکوانەمان هەیە دابەش کراوە بەسەر مامۆستاکانە بەڵام ئەوەی کە هینە من مامۆستام لە پەیمانگا نەک لە زانکۆ لە زانکۆ بەشی کۆمپۆزیشن هەیە چەند مامۆستایەکی بەڕێز و خۆشەویست لەوێ کارێکێک لەوانە کە سەرپەرشتیەکات بەڕێز سەرۆک بەشی زانکۆ بەشی موزیکا دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگەرمە من تا لایەزال وانە لە وەرەگرم یعنی چکە دکتۆرای هەیە بەڕاستی و لێ هاتووە و تەواو تێگەیشتووە لە کاری موزیکدانانە لەبەرەوە ینی من سوودم زۆر لە وەرگرتووە و چەندین هاوڕێی ترم هەیە کە لەگەڵ ئێمە دەرچوون خوێنکاری دکتۆر عەبدوڵڵا بوون و خوێنکاری چەند مامۆستایەکی بەڕێز بوون لە زانکۆ ئیتر بەپی کەسەکە خۆیەکەوێت هەیە وازی لێنێ دوورەکەوێتەوە هەشە ئەوەنە سوودی لێوەرەگری و چێژی لێوەرەگرێ ینی دانیشە خەریکی نووسینە بێ مامۆستا بینەوە سەر بەرەمهێنانی ئەم جۆرە سرودانە بە تایبەتی لە یادێکی گەورەی وەکو بنیاتنانی شاری سلێمانیە چەندێک گرنگە کە هونەرمەندان کار بەوە بکەن کە ساڵانە بەرهەمی هاوشێوە هەبێت بێگومان هەمومان حەزەکەین یعنی شاری سلەیمانی ئێمەزانین شاری ڕۆشنبیری و هونەرە پڕ هونەرە لەبەرەوە زۆر گرنگە هەموو هونەرمەندان هەوڵ بین کار و چالاکیمان هەبێ بۆ ئەو یادە خۆشە من ینی بە تایبەت خۆم و چەندین کاری تر نووسیوە بەڵام نەک بڵم بۆ سلەیمانی هەر بۆ کوردستان و خۆشەویستی کوردستان ئەوانە بەرهەم هاتوون بەڵێ بەزەوەیە بڵێن کلیپم بۆ نەکردووە پێویستیان بەڵێ ئەتوانی ساڵی جارێ دووجار تش بەخوا ئەیکەم ئینشاءالله ئینشاءالله دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم کە لەگەڵ ئێمە زۆر سپاس بۆ ئێوەش جارێک تر بەخێر هاتی زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئێوەش